ئەمریکا سزای بانکە عێراقیەکان کەم دەکاتەوە. پێشبینی داڕمانی دۆلار دەکرێت لە عێراق. دۆلار بۆ نزیکەی 140,000 دادەبەزێت. ئایا چاوەڕێ دەکرێت سوودانی بە هەبگەیەکی پڕەوە لە کۆشکی سپی بگەڕێتەوە؟ بانک و دۆلار و بازاڕە داراییەکانی عێراق لە چاوەڕوانی سەردانە چاوەڕوان نەکراوەکەی سەرۆکوەزیرانی عێراق بۆ ئەمریکادا. بەپێی زانیاریەکانی تیوار کە لە چەند سەرچاوەیەکی بەرپرسی بانکی و دارایی عێراق دەستی کەوتووە، ئەمریکا بە بەرپرسانی عێراقی وتووە سزای بانکە سزادراوەکانی عێراق کەم دەکاتەوە. بەمەش بە وتەی سەرچاوەکە پێشبینی دەکرێت بەهای دۆلار لە عێراق زۆر دابەزێت. هەر بەپێی زانیاریەکان ئەمریکا بەنیازە سزای زیاتر لە 20 بانکی عێراق بۆ فرۆشتن و پێدانی دۆلار کەم کاتەوە و زیاتر لە نیوەی ئەو سزایانە لا ببات کا پێشتر بەسەریاندا سەپاندبووی. سەرچاوە باڵاکە بە تیواری ود لە میانی سەردانی سوودانی بۆ کۆشکی سپی ئەمریکا بە تەواوی دڵنیایی دەکاتەوە لە لابردنی سزای ئەو بانکانە و چۆنیەتی ڕێوشوێنی لابردنی سزاکان. وتیشی ئەمریکا ڕازیە لە جێبەجێکردنی مەرجەکانی بانکی فیدراڵی وڵاتەکەی و هەروەها جێبەجێکردنی سیستەمی ئەلیکترۆنی سەکۆی دۆلار لە عێراق بۆ مامەڵە داراییەکان و فرۆشتنی دۆلار. دەشڵێت ئەوەی کاریگەری زیاتری دروست کردووە ڕێکخستنی حەواڵەی دۆلارە بە شێوەی ئەلیکترۆنی بۆ دۆلار و ئەمریکا زۆر ڕازیە لەو ڕێوشوێنانەی بانکی ناوەندی عێراق لەم 2 ساڵەدا جێبەجێ کردووە. ئەندامێکی لیژنەی دارایی پەرلەمانی عێراق بە تیواری ڕاگەیان دوای سەردانەکەی محەممەد شیع سوودانی بۆ ئەمریکا پێشبینی دەکەن نرخی دۆلار لە بازاڕەکانی عێراق و هەرێمی کوردستان بۆ نزیکەی 140,000 دینار و ڕەنگە کەمتریش دابەزێت.